کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر هاتنی ژمارەیەکی زۆر لە کرێکارانی بیانی بۆ نێو هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە کرێکارانی وڵاتی ئێران سووریا نزیکەی 50 وڵات هاتوونەتە هەرێمی کوردستان بەشی زۆریان بە دوای کاردا دەگەڕێن بابزانین ڕەوشی کرێکارانی خۆماڵی سەبارەت بە هاتنی ئەو کرێکارانە چۆنە هاتنی ئەو کرێکارانە چ سوود و چ زیانێکی بۆ ئابووری هەرێمی کوردستان هەیە خاوەن خانووەکان و حکوومەت چ قسەیەکی بۆ کرێکارانی بیانی هەیە ئێوە کرێکاری خۆمانن وانە باشە جیاوازی ئێوە لەگە کرێکاری بێگانە چیە زۆر زار دەڵێن کرێکارەکانی خۆمانە دەسەقیان زۆرە پارەی زۆر وەردەگرن بەرێکە بەنسبەت کرێکاری خۆمانی و بیانی کرێکاری بیانی دێ لێرە ئیش دەکاتن ڕسەکەی ئێمە بڕیە بڕیتی دێ ئیش دەکاتن لێرە بە سەعرەی کەم لە سەخانی دەمینێتەوە نازانی بەت زۆرێک دەمینێتەوە دێ ئیش دەکاتن ڕست ئێمە بڕیە مانەوەکیان کێشەیە ئەتیک و کێشەنە چۆن کێشەیە کاکە ئێستاکە دێ لێرە شێ دەزانێ وستەکە لە سەوخانیە بەس ئیشکاشەکەی دەکاتن کابرا لەگەڵ من لەسەر ئیشێ بۆ پێکەوە ئیشمان کرد دەسبێنی هاتی مەسەرخانی دەبین و ترمزم پڕی دەرمانە پڕی دەرمانە دەرمانی خواردن یان دەرمانی بێهۆشەری بۆ خۆت بینیوتە بە خۆم بینیم لە ناو ترمزیمیدا نابوو کرێکاری بێگانە لەگەڵ تۆ کاری لەگەڵم کاری دەکرد ئێرانی بوو مامۆستا ئێرانی بوو بەرێ ئێرانی بوو ینی بە چاوی خۆتان بینی بەرێ دەمینێنەوە کا کامەران لە سەخانی دەمینێنەوە نازانەوەوانە چ دەکەن چ ناکەن بەڕاستی ڕسمی هاتە داخلی کوردستان بووە باشە ئێوە چی دەڵێن ئێوە چی دەڵێن باشە من باکوومەتی هەرێم دەرێم قبور دەکا ئەم ئیوان مەقسەد لە بۆ نمونە ئیوان قبور دەکا بچم لێوێ ئیشکەم پارەی وان بینم لێرە سەرف بکەم یعنی حکوومەتی وان قبول ناکە بەڵام حکوومەتی مە قبول کەوایە غەڵەتەوە ئەرێ وەڵڵە ئەرۆڵی شەکەمیان تێک دەکا کامەران پارە لێرە ئیش دەکەم لە بۆ تو ئیش دەکەم پارە لە توەر دەگرم لە چه سەرفی دەکەم لە ناو خۆمان سەرفی دەکەم دوکانە لێرەشی دەکڕم برنجە شەکرە ڕوونە بازارەکە لێرە دەبیتەوە ئەوان پارەکە دەبن و دەڵێن دەسەخیان کەمترە بەرێ کەمترە مامستاوانە لێرە لە سەخانی دەمینێنەوە چێکا کامەران ئێستاکە لێرە ئیش دەکاتن لە بۆ برادێکی خۆم مۆستا ئێرانی ئیشی کردیان ئیشی تاوا نەکردێ کامل زەرعی کردێ و ڕۆیە دیاڵە ئەم تو پارەکەی برد ڕۆی پارەی دەبەن و نیان و سەخانی شتی وا بووە زۆر بووە زۆر هەرێوەڵە بزر دوای ئیشەکە بەخۆم چیمە تەواوم کردیان دەئەت ئەم بەتو دەرێم ئەو کابرای لە چێ بینمەوە زۆر بە ساعتە هەبرادەری خۆمان ئیشی بێرانی کردیان نیوەی پارەی بردی و ڕۆیشتە نهاتەوە لەگەڵ هاتنی کرێکاری ناوەڵە لەگە کرێکاری بیانی نێمە لەبەرچە لەبەوەی خۆمانیش پێ باشتر لە خەرچ بیان ئەنگۆ ئەو پارەی دەڕۆ لۆ دەرێ با لەناوە خۆبی باشتر بەڕاستی زۆرە کرێکارەکان کرێکار زۆر ئەریوەلا ئێستا هەر خانێ دەچێت دە نەفەر ئیرانی لەناوە ئیرانی و عەرەب و سووری ینی وەزعی ئێوەی خراپ کرد ئەرێوەڵای ئێستا ئەگە دۆست عنی برادەراتی نەبی ئەمە بێژ دەبی پێش دەبین لە بۆ ئێستا ئەتو برادریم ئەوە برادریم نە ئیش بەم دەکەم ئەگەر کەسێک نەمناسی عنی ئیش بەم ناکە باشە بەڵام هەندێک لە سەعابخانەکان دەڵێ کاکە ئەو کرێکارە بیانیانە زبیترن لە ئێشیان ڕاست هیچ ساحبخانێک ڕاست ناکە هەر زانترە عملێمە بچ لە زاریش دەکە عملێوان 20 زاریش دەکەن زۆر زار دەڵێن ئەگە ئەو کرێکارانە نێنە کوردستان ئەنگۆ ڕۆژانەتان زیاتر دەکات بەڵێ زیاترە دیکو ئەمە بەچ لە زای شێ دەکەن ئامادەی ناو نوعیشانە بە 20 شێ دەکەن بە 20 پێیز دەکەن ئی باشە بەس بۆ خەڵکی کوردستان 20 بدەی باشیان چل بدەی باشە بۆ کابراایکی بۆ چل باشترە لێرە ئەمە دەچین لە بازار سەر دەکەین و بەسان دەچین لە حدودی ئاودی دەکەن لە سەرەکەی دەبەنەوە دەری ئەتو بێئیش بووی لەو فترێ زۆریش بێئیش بوومە لەگە وەستا عەمەدی زۆرمە بێئیش بووینە چەند بێئیش بوونە ئێستا مانگە گیشمانە بی لاانێ لە ماگە چ هەفتەش بچینە ئیشێ لێک مانگ هەفتەش محەممەد لێک مانجێک هەفتەتان زاروێ لە هەفتەی دەڕۆ پاس دەڕۆژ زاروێ هەر نیێ و دەڕۆژەش باشە چ گرنتی هەیە وەستای مە باشتر بی لە ئیوان خانە چاڵوانە 5 ڕۆژان پێوە بن ئەمە بە دوو ڕۆژێک ڕۆژ دانیشتەوە دەکەین ئێوە خانوو دروست دەکەن بەێ کێشتان هەیە لەگەڵ وڵی کێشەمانە ئێرە چێ زۆرمان هەیە ئێستا من خانم دروستکانێرە کاشمیان گوت کاشی دەکەم بەمینە گوت مەزراوی ڕاست لەسەری مەزرایەکەی کاشی دادا مەزرایەکە هەموو قەپات کرد مەزرای خەبات ئارەوە مەزرایەکە هەموو قەپات کرد ئەوە هەم بکەم بۆ خالدا کابرای بەگە کابرای توش گارەگاری بوو
هاتیمە وەسای بۆڕی هینایە کریتەوە جەیەکەی ئەو جەیەکە دوستەوە باشە لە هیمالی بوویان بە وڵای لە هیمالی پێی گوت بام کاکە دۆم دێنێت چۆن دەکردەوە باشە وەستاکان چ کێشیانەیە بۆ وڵی وەسای کە دەگری دەرێ مەسەلەن 5 ڕۆژن پێدەسی لە خانی دەینێ سە ئیشێ تاخیر دەبیتن لە ماوعیدەکەی خۆی زۆر تاخیر ینی ماوەی زۆر جێبایەک نییە لای ئەوان ڕەنگە برێ 5 ڕۆژ ئەو احتمال لە 15 ڕۆژ 7 ڕۆژ تا 20 ڕۆژی بخیانی وەستا شەیە بۆقلەواتی گەلە زۆرە لە سەخان ئێستا دووەز بەوەستا لەگەر یەکیشان دەکرد وەستای کاشی وەستای سپیکاری سبینێ و برادری من برای حقیقەتەوە ڕوویدا برادەکەی خۆم گوتی کە هات مەسەر ئیشەکەی گوتی وەسای کاشی ڕۆیشتە بوون زەماعەتی سپیش گوتیان کاکە ئەوانە مەینۆ سەری شەویش گوتی لۆ گوتی زەماعەتی کاشی چار سێ سەمە تۆیان گرت بۆ باشە گوتڕاز لە ناو بیریان کرد بوو لە ناو بیری لە ناو بیریان کرده بوو باشە باشە ینی تەلەفۆنی چیز چیمەنتۆ لە ناو بیری بکرێت لە ناو بیر خێر کاکە خێر تەلەفۆنی لۆ کرد گوتی کاکەن گوت لە چێنا لۆی شێ ناکەن گوتی وەڵای حەفلەکمانە بوو ڕۆیشتی حەفلەی هەبوو حەفلە هەبوو ئێوارە کە هاتوو کە سپیسەکەن گوتی چار سێ سەمە تووشیان هاشتە ناو پشتی ڤیکتۆرای چوون ئیشی خۆیان پێکرد حەفلەش چاریان مرده بوو چاریان ناویری کرد ئەوە ڕاستەوە ناوەڕازی شتەشی دی وەستای دیوارمان هەیە وەستای دیوان دەی بەیانی دیم بەیانی دەسم تەلەفۆنی قەپاتە دوای دەکاتەوە دەی تازێمەیە دانێواری دیتم لە سوڕایمەوە فرکا لە خانەی دیشی کردیا بەو شێوەیە بەو شێوەیە بەو خۆناوە دەڵێ لێرە بۆ لەوی دەڵە سبەی دێم یەکسەدە سووری لە خانیشی جۆ تازێمەیە نەزار تقریبا 20 ڕۆژ ئەو برادری خۆم حقیقات 20 ڕۆژ چاوەڕێکی دیە پاشی 20 ڕۆژ گوتی لە چێ گوتی وەڵا لە تازیمە ئەوی بە کۆراندا دەڕواتن دەبینی وە نەزارەکە سەر خانە چوایشێکە لەسەر پشتی نەزارەکەی تەلەفۆن نۆ نەزارەکەی دەکرد دەرێ لە چێ دەر لە تازیمە دەرێ کاوڕەشی بدەوە وە لە پشکابرێ ڕاوەستایەوە ینی کەوایە وادی نابەجێ هەزارە ئاسایی لەکنەوە باشە بەس بەڕاستی ئەمە شتێکی ئێستا ئەوێ ڕۆژێ ئەو وەسای پەنەریشی دەکرد چوومە سەر خانی لەوێ نەبوو تەلەفۆن لۆکی دەکاکە لۆ لە چێت لۆی شێ ناکەی دەرێ وەڵا قەڵم تێک چوومە خستخانێ واش نییە تاکیدیشی وانێ بەس ناکرێت شەڕی لەگە بکەیت ناکرێت باشە ئەی حکومەت لە چێوەی ئەو شتەیە ئەگەر لە بینی حکومەت و بەڵێندەرەکانیان ئەوانەی کە خانووی دروست دەکەن عەقدەک هەبی عەقدەک یعنی کەسانەکە بن دەستیان بڕواتن مەسەلەن لە بینی کرێکار و مقاوری حەقدەکە بنووسرێتن لە مودەی ئەوەندە ڕۆژەی ینی گرێبەستە بێ باش زۆر باش تەنیا گرێبەست هەلە لانی سێمیش حکومەت بەشدار بێت ئەگەر نا کێشەی دروست دەکەن ئێستا پێی دەرێ ئەفتشتەوە دەکە بە سێ ئەفتی تاوا ناکە خاوەنی خانوون دەڵێ کاکە وەستاکان وعدیان تەواو نییە دەڵێ سبەینێ دێن تازەی نە تازێش نی بەخوای ئەگەلەوەی بپرسێن نەکرد وەستا ساوبارنینە سعب مینەش ساوبارنینە چۆن وێستا ئەمە جاری وا هەیە وادی شەرە دەین ئەمە دەڵێن دە ڕۆژ دێنی سەریشی جەنابەت ئەو دەڵێ بەسەر چاوام دە ڕۆژی حاضر دەبم ئەگەر چی دەبێت دە ڕۆژیشی چاوەڕوان بکەین ینی هەندێک جار ساحب خانەکانش خاوەن وادی خۆیانین بەڵام زۆر زار دەڵێت کامیان زیاترە زۆر زار دەڵێن وەستاکان ئەوەنە ینی وادی بەخوای ئەگەلەوەی پرسین هەتوکتیاندایە باشە هەردوو لە بەڵێ دەبێنی سعب بینایەک سعبادی خۆینە ئەوان دیش خەرا دەکات وەستایەک سعبادی خۆینە ئەوەی دیش خەرا دەکات بەڵام هەردوو لە زەرەر ناکەن لەم حالەتەدا وەڵا زەرەر دەکە کوزەرە چۆن دەبێت چی بکەین باشە ئەمە هەبووە ئالێرە ئیشم کردووە سعبی ناکردوتی دە ڕۆژی ئیشم ساز دەبیت ئەم چوومەتەوە یەک مانگیلی ئێران دانیشتومە بەس چاوەڕوانی سعبی هەندێک جار دەڵێن وەستا و عەمەلە زۆر بێویژدانانە کار دەکەن ئەم ساحب خانووە دەڵێ چیمەنتۆی لە بیر کردووە لە بیر چوار چیز چیمەنتۆی لە ناو بیر کردووە وەڵاهی نازانم ئەمن بۆ خۆم نەمبیدی ئەم شتانم نەبینیوە ئەمن لەسەر باوریش ناکەین بەخوای بۆ باوەڕ ناکەم زۆر جاریش هەیە ئەو شتانەش دەبن تۆ خەڵک چێن دەرێت من خەرچی لا یاریێمە ینی خەڵکی باشووری کوردستان بەێ لەمێژە کرێکاری دەکەی وڵای لەوەتەی بە بیرم دەکرێکاری دەکەم باشە هاتنی ئەو کرێکارانەی کە لە لە وڵاتانی دنیا دێ باشە بۆ ئێوەیان خراپە باشی لە چدایە هەموو خراپە ئەڵانەوە بە 20 زاری بکە سووری دێ دەرێ بە 10 زاری
یعنی زەرەرە لەو وەرێ وڵات زەرە ئێ باشە بەس کاکە زۆر جار ساحێبخانەکان دەڵێن عملەکانی خۆمان وەستەکانی خۆمان ئیش ناکەن مەغرورن مەغروری لە چی وڵی بەس مەغرور نییە بەس مەسەلەکە ئەوەیە کابرا هەرزانتر لۆ دەکە هەرزانتری لۆ بەێ ئەوە تو چ دەوێت ینی ئێستا تۆ وەکو کرێکارێک دەڵێ تا حکوومەت کاکە ئەوانە ئیشیمەیان کەم کردیە ئیش تەبعان کەم بووە هەر زۆرش کەم بووە بەێ یعنی ئیشی ئێوە کەم بووە زۆرش کەم بووە بەڕاست ئیشی ئێوە کەم بوو کاکی من یعنی چۆن لە پێم بڵێ تو چەند دەبی بێکار بوو تقریبا 8 سال 9 سال وشي دكم يعني هر حملات نقشت ميت خيزان دارم ونيشك مي يعني زحمت ايش دزدك بزوز زحمت استلا هري راتي ملي ريش دكم بس 20000 سيزار باشا لو ايشك خوان اوان دو سوسترين يعني ايوش وكوان دو والله ما دل سوز ما مليونات من 20000 يشكم 20000 باشا تدري تا حكومه دلي حكومه باجيان بخسر با اما بيكار نبي بتاكد ترى والله داودك يعني حتى نفري ناخو ماني نفري بياني كم سنده بيكار بويا تو سنده بي 6 سال بخويت كارك اگر وها روجك بي مصرف يخوم لحفتي روجك دزدكوي او دو حفتي دو روجش دو حفتي دو روجش هر لمالي دانشتنو هيك كلمه ماندوو نەبن چۆنن باشن خەڵک چەند دەدەیت تۆ ڕۆژشەڵات پیران شار لەوێ بە هاتوویە کوردستان بۆچی هاتووی بەڵا بۆیشی کاشی وەستای کاشی وەستایکی چۆنی تۆ باشی دی نابێت تعریف خۆم بکەین نابێت بەڵام وەستایەکانی کوردستان باشوور دەڵێن ئێمە باشترین ئەوان بە قوڕ لێ دەدەن و کاشەکانیان تەمەنی کورتەوەی تر ئەخر ئەمەش بەیش خۆن دەڵێن تەمەنی مە زۆر لەیشی کاشی کاریمە ئێوە وەستات باشە دەستحەقی ئێوە بۆ کەمترە لە دەستحەقی وەستای خۆمان بە پارەمە ئەرزانتر دەکەوێت هەرزانتر دەکەێت باشە مافی چەند تێ لە کوردستان بمینیتەوە کار بکەیت وەڵام ماوەی 30 ڕۆژ باشەیان کەمە باشە خراپ نیە زۆر باشە زۆر باشە زۆر باشە پارەیەکی باش دەبنەوە ئێرە پارەکی باشە باشە لە بە کەڵک ماڵ و منداڵتان دێ باشە بە زیاد بێرە وەڵا لێرەکە باشترە لێران کە بۆشمان نامێنێتەوە لێران ئیشەکە کەمە و لێرە بۆتان نامینێتەوە نا لێرە باشە بە زیاد بدەبێنیتەوە کە دەچنەوە ئێران سوودی هەیە سوودی هەیە ئازانجەکی باشە باشە چەند دەبنەوە هەرمانگێک والله تقريبا 7 مليون خۆمان 8 مليون حتى 10 مليون حتى 15 مليون شيء ولا بۆ ئێوە زۆر گرینگە ئارێ وڵا بۆ ئێمە ئێرە زۆر باشترە هەندێک جار گلەیی دەکەن دەڵێن وەستایەکانی دەستحەقیان زەرعیان زیاترە ئەو کاتێککە حیساب دەکەن هەندێک جاریش پارە وەردەگرن و هەڵدێن و بزر دەبن نەوەڵاوانی نەوەڵڵا زەلعچی دێنین ئەمە وەکی شکەتەوە دەبێ زەلعچی دێنین سەرن کاش متر مربع هەیە توول هەیە معلق هەیە پا هەیە هەموو شتەکە وانەکە جیاوازە سەری خۆی پایە سعری خۆی هەیە دیوار مەسەلەن هەر سعری خۆی هەیە ئەو تەنیش قاڵدرمە سعری خۆی هەیە مەسەن فیدیو دەکرێت هەریەکە و سعری خۆی زۆرن ئەوانەی وەکو ئێوە دێ بەڵێ وەستای کرێکاری زۆر هات ئارێ وڵا زۆر دێت ئێستا بۆ ئێوە کوردستان گرینگە ئارێ وڵا زۆر ئەگەر دەرگادا بخرێ کێشەیە بۆ ئێوە زۆر ئارە وڵا کێشەیە چی لێ دەکێشێ وڵای کوڕە لە برسان نەبرین وڵای خونان نابێ بخۆین بە قوڕان دەبچین بۆ کۆڵبەری لە برسان دەبرنێ ئەرە بەخڵە یعنی کەوای دەڵێن حکوومەت ئاگادار بە ئێمەش کوردین دەرگامان لەسەرگان لێمە بێ وا دەڵێنێ بۆێرەینەوە وا دەڵێن دەڵێن ئێمە کوردین ئاگاد لێبی دەرگامان لەسەر دانەخەیت ئەگە دەرگادا خسترێ ژیان زۆر سەختە لە ڕۆژ هیچ بەرق ناکە ڕۆژەڵات بیا باش هەمومان هەر کوردی ئارە وڵە دەبێ ئاگان لێکتر بێ چاون لێک پێویستیتان بە باش ئارێ وڵە تۆ ساحب خانووی بەێ باشە چەند دەبی دەست بە خانوو بە خوددا نزیکەی 3 مانگە 3 مانگونی لەو دەورانێ 3 مانگە 3 مانگونی باشە بە سەبارەت بە کرێکاری بیانی و خۆمانە تو پشتیان بە کامیان دەبست بە خوددا هەردوو لایەن باشن بە زیاتر بێگانە بۆ لەبەرەوە ئیشان جوانترە و هەرزانتریشە ئیشان جوانترەوە هەرزانتر باشە بەڵام بەڵگەتێ لەوم قسەیە بەێ چۆن لە پێم بڵێ ئەوە لۆ نمونە کاشیەکە ئێستا وەستای خۆمان بێنێ لە 5 نیوی کەمتر ناکە ئەمن بە سێ و نیوم کردیە بە سێ بە سێ ئەوان چا تا 5 داوا دەکەن
ینی هاتنی ئەو کرێکارانە باشە باش ینی کرێکارێک لە ئێران بێ لە سووریا بێ بەڕێی من باش باشە تۆ خەڵکی کێن دەرێت خەلکی ڕۆژاوای خەڵکی ڕۆژاوای چەند ساڵە تۆ لە کوردستان کار دەکەیت 6 ساڵە تۆ سەقفی مەغریبی دەکەیت بەێ سەقفی مەغریبی بەس ئەو کار دەکەیان کاری بەس ئەو کارە دەکەم باشە 6 ساڵە تو کار دەکەیت دەبێژن ینی حەقدەستێوە کەمترە لە حەقدەستی والله مجبورم مجبور أري والله مجبورم على إشي أرزان نفهم مجبور يعني أري والله تۆ سەحیبێ و خانووی خانوو دەکەیت و دەفرۆشی حتمما مەسلەی کێشەی وەستا و عملەوە و شتانە باش دەزانی تووشت وە کێشەی وەستان پێی گوتبی سبەی دێمە سەرخانی نەهاتبی شتیوە هەیە هەیە سەبارەت بە وەستا و عملەی خۆمانە و بێگانە یان ئێسان دەکرێکاری دەرەوە دێتە کوردستان کار دەکە تۆ پێت کامیان پێ باشتر پشت بە کامیان وەستای خۆمان باشترە وەستای خۆمان بەڵگەت چییە؟ وڵای وەستای خۆمان لێکوانێ و شارە زایی و باشترە باشترە لەبەر ئەوە تاکە و خۆت وەستای خۆمانت گرتووانش لە بەواوە دەڵێ ناوەڵا ئێستاکە زاروەیە وەستا عملەکی ئێرانی لەسەر زادە ئێستا دەیهینی لێکوانە ئیشەکت پێەیە دێت تێکوانە لێکوانە دەری وەڵاویشە بە من ناکرێت ڕاست دەگەڕێتەوە دەگەڕێتەوە یعنی ئەوانی شەرت و شروتیان ئارێوەڵە بە شەرت و شروت کار لە ئێستای ڕۆژەی ناومان لێکوانە بلۆچ سەفتکار لێکوانە گوتی بە من ناکرێت ڕاست گەڕاوە نەیکرد ناوە باشە پێت ئاساییە خەڵکێک بێتە کوردستان کار بکە بە بێ ئەوەی باج بدا بە بێەوەی پشکنینی تەندروستی بۆ بکرێ بە بێ ئەوەی بزانرێ ئەو کەسە چێە بەخوای دەزانیت چیە لێکوانە کە کابراایکی بگاندی لێژ لێکوانەیش دەکاتن ئیشی ناو خۆمان کەمتر دەبتۆ نەفری ناو خۆمان قەیرانی ناوخۆی ئەدی زیاترەکەش دەڕوە پارەکەش دەڕوا بە بەلاشەوەی وانە باشە بامزانین ئەو وەستایە وەستا گیان ئێستا وەکو دەزانرێ ژمارش زۆر لە وەستای وڵاتان هاتوونەتە کوردستان ئەمەلا هاتووە وای کردوی شێوە کەم ببێ حتمما تەسیر دەکە تەسیر لەگەڵ هاتنی ئەو کرێکارانە نین بەخوای ناوەڵە زۆر زۆر لەگەڵ یان ناوە ینی پێ دوایەوە حەقی ئەوە دەخۆن بە حەقی منیش نەخۆ حەقی برایەکەی من دەخۆ فەرقی نییە خەڵکی ئەو وڵاتە هەژارە کابرا کرێکای دەگە حەقی ئەو دەخۆ باش بەڵام هەندێک جار دەڵێن وەستا و عملەکانی ئێمە مەغرورن کارتە دەبی دەرکەی تەکسیان بۆ بکەیتەوە دەبی ڕێزێکی زۆریان لێ بگری هەتا ئیشەکەت لێیان بپارێ بەخۆی ئەوە بە شەخص دەگۆڕێ بە شەخص دەگۆرەگەنا عملە هەم کاتێک ڕێزی سەحبخانی گرتیە بەنسبەت وەستاش ڕێزم بۆ وەستایانە بەڕاستی ئێستا فەرقی کردیە تۆزەک لە حەق دەست ماوەک پێش ئێستامە بە 200 دەکرد بە 210 ئێستا بە 230 ڕاستە کرێکا برین وەڵاهی حەقەکەی لەوە زیاترەگە بیدێ بەڵام دەبێ بۆ ئێمەش ینی پارەیان گران کردووە هەندێکیان گرانیان کردو هەندێک زار استقلال دەکرێت بەخوای لەوانەیە برێم دەکرێت بە تاکید ئەگە برێم لە بەرەو پیاوانە ئەمەلە وەستا ئێستاوانە من لە ڕێگەی و برادران هاتممە بیان بینی میسانی محتەرا من بەڕاستی باسییانەکە بەڵام هەشمانە ئیشی 3 ڕۆژمان زارێ لێ دەکەنە 4 ڕۆژ فێڵەکە چی عنی هێمانی ئیشەکەی دەکەن تاخیر بە تاکید وڵی وا هەیە جاری وها بۆ لەسەر خواردن ئەتوو ئەو شتێککە هیناتیت بە دریوینە بۆ ڕۆژێکیشی لێ زیاد کرد هیانە بەڕاستی بەڵ ناکرێت خواردن بۆ هیناوە شەرتی هەبوو گوتی دەبێت ئەو لە فەی ناوەڵا وەستای وها بووە ئێستا لەوانەیە بەیانیان جار هەبوو ئەگەر فەلافلتینە بەخوای هێمانی ئیشەکەی دێ بە سەراحەت و بەڕاستی گوتی ڕێزمێ ناخۆ وڵی وها بۆ نیوەڕۆیانش حەزی لێبی بێەوە خۆچارانەوە شتەش هەبووە ئێوە وەستای چینە وەستای مەرمەریشی مەمەڕی دەکەین وەستای مەرمەڕینە کەوایە دەسەقی گەهرە گەورە لەو مەرمەڕینە وڵی ئێستا لەوەتی ئەو بیانە هاتنا بەرەتەزان دەست عقلش دابەزیە زۆریش بۆ گۆ زەرەرە یا قازان وڵی زەرەرە کو حەز ناکەن بێن وڵی زای کووە بەخۆی هەر کەس خۆیەوە بەس داهاتی ئەو وڵاتەی هەموو دەبن تۆ دەڵێ چی ینی ئێستا هاتنی ئەو کرێکارانە باشە ناوەڵام شەرەوە چوی حەز ناکەی ناوەڵە لەبەرچ حەز ناکەی زۆر بەی زۆری ئێستا یعنی کوبرەی ئەو سووری و ئێرانی ئەوانە مادەی بێوەژوەرەوە شتانە بەکاردەین و جاروەیە لەگەر دێتە شیان جغارەکەت دادێشتێک فێربی و
ینی بەدەر لەوەی کەوانە کەسابەتی دەکەن زیانیشیان هەیە بۆ کۆمەڵگەی زۆری زیانیا هەیە شتەکان بەخوای ئێستا لەگەر خەرچی خۆمان و خەرچی دەرەوە هاتەوە ناو وڵاتمان خەرچی دەرەوە ئیشی هەم ڕێک پێکتر دەکە و ساحب قەولە ناڕۆ لەسەر ئیشەکەی ساحب قەولە ساحب قەولی خۆیتی نایڕۆ لەسەر ئیشەکەی ئێستا لۆ نمونە من ئەو خانیانم بەستە دوو خانیە 250 مترە دوو خانە 250 مترە بای 3 میلیۆن دیناری نەجاریم دەرچوو 3 میلیۆن دینار خانیەش کەشمان بەستەیە لە ئەوش هەر لە هەولێری نوێە 125 مترە بای 2 میلیۆن و 955 هزار دیناری دەرچووە 2 میلیۆن 950 یعنی 50 هزاری لەگەم فەرقی من 250 مترە 125 متری لەگەڵ خانیەکی هەولێری نوێ چەند مترە 125 مترە من بەچەند وەکو یەک دەرچوو من بە 3500 دینارم بەستیا ئەو بە 5500 دیناری بەست دەرکەوت فێڵی لەسەر فێر نییە سعری گرانترە کابراش تقریبا نەزانە ئەگەر نەزان نەبێتن ناچیتن ئەوەی بە 5000 خانی هەیە بە 3000 دینارت نەجار دەبەستی لۆ دەچی بە 5500 دینار دەبەستی کاک سابر ئێوە وەکو سندیکە زەرەر چییە؟ ئەنی چ زەرەرێکیان هەیە کابراایە کوردێک لە ڕۆژ ئاوا کوردێکی تر لە ڕۆژهەڵات بێتە ئەم وڵاتە کار بکە کێشەکە ئەوەیە بێ یاساییە ئەگە بێت و ڕێک بخرێتن بە جۆرەی ئەو پێویستانی کە ئێمە هەمانە ئەوانەی کە شارزانە لە بوارێکدا ئێمە هیچ کاتێک ڕێگر نەبووینە بەڵام ئەگە کرێکار بێتن هی خۆمان لە پێشترن لەوانە بەخۆ دەزانی وەزئی کوردستان چۆنە بەداخەوە زۆربەی هەرە زۆری بە ناوی گەشت و گوزار دێنە ئێرە یاخود دزە دەکەن بە بێ مۆڵەت دێن لێرە کار دەکەن بەنای یاسایی کار دەکەن بەڵێ بەنای یاسایی کار دەکەن دەبێ مۆڵەتیان هەبێ باشە بەڵام هەندێک لە خاوەن خانوەکان دەڵێن کاکە سەرمان سپی بوو لەگەر وەستا و کرێکاری خۆمانە کاکە ئیش ناکەن وعدەکانیان مەزبوط نییە بەشی زۆریان ینی ناڵێن هەمویان بەڵام بەشێک لەوە ئەوەش کارگەری هەیە ئەوەشەیە گە بێت و وەزارەتی کار بە ئەرچ خۆی هەڵبسێ بۆ ڕێخستنی مەسەڵەن کرێکار و هێنان و داخستن و مەسەڵەن ئەو ڕێگەیانەیەکەوە ئەمانە بە نایاسایی دێن بڕواو کە هەمووی ڕێک دەخرێتن یاسا پێویستمان بە یاسایەکە بتوانێت یاسای کاری نوێ تەرخەمە بیانی یاسا ئەمە پەرلەمانمان هەیە خۆ دەزانی ئەو هەموو پەرلەمانتارە دەڵێن ئێمە لە خزمەتی خەڵکی دانی دەتوانن یاسایەک دەرکەن ئەمە تەماشا بکەین تاکو ئێستەمە بە یاسای کۆن کار دەکەین یاسای 87 بەڵام ئێستا یاسایەکی نوێ لە بەغا دەرچووی 2015 ژمارە 37 ئێمە لەم مانجی ڕابردوو کە وەزارەتیش بۆ خۆی بەشدار بوو دوو ئەندام پەرلەمان بەشدار بوو سندیکای نوێنەری سندیکا لە هەموو شارەکان هاتبوون ئێمە پێداچوونەوەمان بۆی کرد هەندێک کەم و کۆڕی هەبوو لە یاسایەکە چ بە زیادکردنیە بە کەمتر ئیستا ڕەشنووسەکە چۆتە ئەنجومەنی وەزیران ئێوە لەگەڵ هاتنی ئەو کرێکارانە نین نەخێر بە هیچ شێوەیەک بە یاسا بێ قەیناکە گەر ڕێگای پێ بدرێتن و ئەوانەیەکەوە شارەزاییان هەیە لە بوارێکدا مەسەڵەن کرێکاری خۆمان شارەزانی نە بەڵام کرێکاری ئاسایی کرێکار هەر کرێکارە ئێمە شەمانە ئێمە گەنجێکی زۆرمە بێکارە ئەگەر بە ژمارە بژمێر زیانەکانی یەکەمیان ئەو پارێک کە لێرە ئەمانە کاری پێ دەکەن ئەو پارە کۆ دەکەن دەیبنە وڵاتی خۆیان لێرە خەرچی ناکەن ئەوە یەک دوام ئەلێرانە ئەو بژێوی ژیانی ئەو بەس تەنها یەک شخصە یەک هاوڵاتێکە هاتووە بەڵام لێرە ئەو کرێکاری ئێمە خێزانێکی زۆری لەسرە بێکاری دروست دەکات بێگومان ئەوە دوو دوای ئەوان ئەتوانن مەسەن دە کرێکار 20 کرێکار لە خانوویەکدا دەژین هی ئێمە هەر کرێکارێک و خێزانێکی هەیە و لە خانوویەکدا دەژین ئەوانە هەمووی کاریگەری هەیە لە لە ڕووی ئابوووریەوە بڵێ لە ڕووی تەندروستیان دەگزادەنە پشکنینیشیان بۆ ناکرێت تەمانەکە بە یاسایی نەهات بێ دەڵێن هەندێک جار ینی هەندێک شر لەگەڵ خۆیان دەین زیانی بۆ کۆمەڵگاش ئەخەگە یاسایی نەبێ ڕێگای یاساوە نەهات بێ بێگومان ئەوانە هەمووی لەگەڵ خۆی دێنێ ئەگە یاسایی بێتن ئەوە پشکنینی بۆ دەکرێتن و چاودێری دەکرێت و ئامارێک دەبێت ئێمە دەمانوێت ڕێک بخرێتن ڕێک بخرێ بە یاسا بێن بە یاسامە هیچ کاتێک مانع نابین وەزارەتی کار بڵێ ئەبێ لە یەک کەناڵەوە لە یەک کەناڵەوە کرێکار و داخلی هەرێم ببێ نەک هەر وەزارەتێک و یا بەرپرسێکەوە بۆ خۆی بتوانێتن ڕێگای مۆڵەتیان بۆ وەربگرێ و بیان هێنێتن. شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەوروبەری هەرێمی کوردستان وای کردووە زۆربەی کرێکارانی وڵاتانی دەوروبەر کوردستان
بە شوێنێکی یەکجار گونجاو بزانن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان و دەدەستێنانی بڕێک پارە بۆ خێزان و منداڵەکانیان. ئەم کرێکارانە کە لێرە کار دەکەن کارەکانیان وا بە ئاسان نییە، چونکە وەکو کرێکارەکانی خۆماڵی باشووری کوردستان باسی لێوە دەکەن هاتنی ئەو هەموو کرێکاریە بیانیە بۆ نێو هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بژێوی ژیانی کرێکارانی خۆماڵی دروست کردووە. ئەوان دەڵێن پێویستە حکوومەت کارێک بکات کەوا بکات نە ئەو کرێکارانە بۆ بژێوی ژیانیان هاتوون زەرمەند بکەن و وەنا ئەوانش وەک کرێکاری خۆماڵی کە هەندێکیان دەڵێن لە ماوەی یەک هەفتەدا 2 ڕۆژ کارمان دەست دەکەوێت ئەوان بێکار بمینێنەوە. چارەسەر لای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەو کێشەیە بە باشی بنەبڕ بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.